موزیکژەن شێرە 14 ساڵی بوو دەما ئەو دەرباسی ناوژیانە هونەرێ بوو. وی پەیوەندیەکە نێزیک دگەل موزیکێ نەبوو. لێژەنینا بلوورێ ji bo wî balkêj bû. Wî biryar da xwendina mûzîkê dest pê bike û wî di cîda cihê xwe di nav mûzîkê çêkir. Çi dihêle şêre biryara xwendina hunerê bide, di demekî da ku xwendina hunerê li Kurdistanê ne di asteka bilind ye? Rastiya hilbijarandî بواری موزیک بۆ من سڵ بوو یعنی بە شێوەیە بوو کە چاوانەکرا بوو لە پێشا من نەمویست یعنی پەیوەندیشی وان بە موزیکەوە نەبوو بەڵام لەڕێی برای گەورەکەمەوە کاکشازاد کە ئەو ئامێری فلوتی لێیە لە ئەژەنین لەڕێەوە سەرنجڕاکێشێکم هەبوو بۆ موزیک دوای ڕێچکەی ئەو کەوتین ئەوە بوو کە چوە بەشی موزیکەوە بە شێوەیەکی یعنی چاوەڕوان نەکرا دوای خۆم دۆزیەوە و کاتەزانیم کە موزیک کارێکی پیشەیەکی باشم هەڵبژاردەوە. وەک شێرە دەدەزانین تەڤلیبوونەوەی di xwendina mûzîkê de ne bi awayekî plankirî bû û her wisa dibêje ku xwendina mûzîkê ne tiştekî asan e û gelek kar û demekê dirêj pê diviye. Gelo ji hemû amêrên mûzîkê çima şêre amêrên wekû klarînet, bilûr û saksifon hilbijart? هەڵبژاردننی ئامێری کلارنێت ئەو کاتە بۆ من ئامێرێکی سەرنجڕاکێش زۆربەی کات کاتچبوونا ئەو باندانەوە کاتە کۆمەڵی لە جوانەکان هەبوو تازە کە دروست بوو لەگەڵ ئەوانە کارم کرد من زۆر مناڵ بووم لە تەمەنێکی مناڵەوەم بەڵام ئامێری کلارنێت لەڕێی کارگەرشەوە بینیم زۆر سەرنجڕاکێشان کارێکی کلارنێت ڕێزوسڵام بۆ هەیە لە کامبینیەک ئینسترومنتدەنا ئەو هەموو ڤایۆلینەیە ئەو هەموو کەمانەیە دانیشتووە وتمەم ئامێرە سەرنجم چۆ سەر ئامێرە بڕیارمان کە ئامێری کلارنێت هەڵبژێرە فێر شێرە biryar da ku komeka mûzîkjenan ava bike bi navê Positive Band û bi hevrawan çalakiyên xwe li Kurdistanê birêvebirin. Armanca Positive Band ew bû ku her dem peyameka erênî pêşkêşî guhdaran bike. Li Kurdistanê موزیکا زندی آنکو لایو میوزیک li کافê û baran bûye karekê berfireh ji bo hunermendan. Lê di heman demê de dibe cihê rexneyên tund. سەرەتایە بەڵێ سەرەتایەکە من بڕیاریەوەمان کە لە باڕەکان کە لەو شوێنانەی کە توانین بڵێن کە بڵێن خواردنەوەی ئەلکۆهۆلیەکان نەخورێتەوە کە تۆزێ نامۆ بوو بۆ ئەو کاتە بەڵام من ئەزممویەوە هەبوو کە لە وڵاتی دەرەوەی کوردستانە کەەوە کارێکی زۆر ئاساییە ئیسفادەم بڵێن سوودم لەو بیرکردنەوە و ئەو ئەتمۆسفێری کە هەیە لە دەرەوە کە خۆم تەجروبەیم هەبوو ئەوم بردەوە کوردستان لەبەرەوە بۆ من ئاسایی بووە من موزیک لێ بووم کەسێکیش هەر شتێک بخواتەوە هیمەوەیە کە تۆ کارێک پێشکەشکردن زیاتر ئەو پێ خۆش بوو کە کاری موزیک پێشکەشکردن لە هەر شوێنێک کابێت لەبەرەوە لە ئاڵۆجی ڕەخنە بوو بەڵام دوایی بە کات پێم وابێ ئەو کەسانی کە ڕەخنەیان لەگەڵ خۆیان تێگەیشتن کەەوە کارێکە هەڵەنیە. کەسێک وەکو شێرەک و ستایل و کەسایەتیەکە جیاوازە ji piraniya gencên Kurdistanê çawa danûstandinê digel rexneyên xelkê dike? رەخنە ئەوانەی کە زۆر نزیکن لێمەوە ئەوانەی کە ئەزانم بەڕاستی نزیک لێمنەوەیە ڕەخنەکانیان سوودبەخشە گوێ لەوانە ئەگرم بەڵام وەکو ڕەخنەکانی کە هەنە رەخنە هەیە مەداجی هەنە رەخنە هەیە نەوعی زۆر زۆرە بەڵام من هەموو کاتێک ئەوە وتووە ئەو شتێک کە خۆم یەکەم باوەڕم پێ هەیە لەبەرەوە من بەرپرسم لەوەی کە خۆم یەکەم بەرپرس نیم لەوەی کە بەرامبەرەکەم چۆن بیرەکاتەوە. موزیکا جاز ku li Kurdistanekên belav e beşekê pir girîng e di jiyana şêre de. Ew dibêje ku azadiyeka taybet di caz da dibîne ku dihêle hesteka aramiyê li cemûyî peyda be. کوردستانە تۆزێک گرفتی جۆگرەکانمان تقریبان شێواوە جۆگری کوردی خۆمان بەتابەتی باسی کوردی باشوورەکەم جۆگرەکان بە شێوەی میدیاکانەوە کە موزیکی زۆر خراپکراوە بە گوێیانە موزیکە باشەکانی دنیا بە گوێیان ئاشنا نەبووە لەبەرەوەی
بازارەکانە مجموعەی کەس بەردەوام مجموعەی کاری ناپرۆفشنال بچێتە بازارەکانەوە زۆرتر کار ناپرۆفشناڵەکان زۆر زیاترە لەبەرەوە شتێکی ئاساییە کە جۆگری کوردی باشوور لەو ئاساییانە بێت کە گوێ لە موزیکی جاز چونکە جاز موزیکە کە پێویستی بە کاتێ تا پێی ئاشنابی تا گوێ لێگری تا ئەچی لێ دێگری ئەو کاتە ئەتوانێت چێژی لێ بگری. موزیکا جاز گرێدانەکە تایبەت بە ڕۆمانسیەتێڤە هەیە دەما یەک گۆهداریە جاز دکە دچە جیهانە عاشق و ئەڤینیە بۆ کەسێکی ڕۆمانسی وەکو شێرە ژەنینا جاز چه هەستێکی بۆی دروست دکە؟ موزیک جاز بۆ من هەموو خۆشیەکانی ژیانی بۆ من پێکێناوە وەکو هەمیشە منیش هەمیشە خۆم وەکو جۆگرێکی جازی زیاتر دانێم بەڵام هەوڵیشم ماوە کە ئەو ستایلش لێبم بە باشی بانی هەوڵم یاساکانی بپارێزم لە کاتی لێدانیا کە مانای تامەکانی ژیانە پێبەخشێت کەواتە و کاتە بەشی ڕۆمانسیشت پێبەخشێت بەشی سێکسیشت پێبەخشێت بەشی خۆشیشت پێبەخشێت هەموو من خۆشیەکانە مۆسیقای جاز دەوێتم بەڵێ مۆسیقایەکی زۆر ڕۆمانسیە ستایلی زۆر یا خاستن مێلۆ جاز یا سموث جاز ئەوانە زۆر موزیکێکی ئارامبەخشن هەم زۆر سێکسین و هەم زۆر ڕۆمانسین هەڵبەتە ڕۆمانسیەتیش ڕەتی بە سێکسەوە کەسانی کە زۆر ڕۆمانسین لە هەمان کاتیشە دەتوانن لەو ستایلەوە چێژی سێکسی زۆر کرد. نهاک و شێرە لە دەرڤەی کوردستانê dijî paşa roj ji bo wî çi waye? من ئێستا کە گەڕامەوە بۆ بڵێن لە ئەوروپا ئەژیم لە شاری بەلجیکا برۆکسێلا ئەژیم پلانەکانم ئەوەیە جارێ پێویست بێت کە کۆنتاکتێکی باش نەبێت چونکە موزیک پێویست بە کۆنتاکتەیە ئەوەی کە بەتەمام کاری کلیپ بکەم ئەلبومێکم بەدەستێ ئەلبومەکەم تەواو بکەم هەنێک کۆنتاکتی برادرانی کۆن کاتی خۆی کە لە هۆڵندا بووم لەگەڵ ئەوانە کاری ئاهەنگەکەین ئاهەنگیەتر ئاهەنگی سەری ساڵ بێ هاوسەرگیری بێ هەنێ بۆنەکانی کە زۆر بە شێوەیەکی باش ئۆرگانایزکرابێ و کاراناکێت ئەو پلانانی کە من هەمە ئەوەیە کە کاری تازە بکەم چونکە لێرە زیاتر بۆ کات بۆ ئەڕەسێت کە توانین کار کرد. شێرە دەدەزانین کو کارێ هونەری پێویست بە گەلێک پەیوەندیان هەیە داکو یەک بکارە جهێ خۆ بگرە ئەو دەبێژە کو کارێکی سەختە چه لە هەندرێ کوردستانê be yan li derve lê ew bawer dike dema ku kesek bi asanî li tiştan binare ew ê her bi asanî wan tiştan bi dest bixe. Ravindowski, Dengê Amerîka.